لە پەرلەمانی عێراق مەگەر بەس بە زمانی کوردی گۆرانی بڵێت. هەر بەجلوبەرگی کوردیەوەچنە پەرلەمان. دروشمی ئێمە بە کوردی دەدوین بەردەوام وتومانە ئێمە بە کوردی دەژین بە کوردی دەمرین بە کوردی دەیدێن وەڵامی قەبرن دیسان بە کوردی زیندووە بینەوە لەو دنیاش بۆ کورتیاڵەچینەوە. وابزانم ئەم شعر و پەندە بۆ ئێوە زۆر ڕاستە چکە پێم وایە زمانی عەرەبیت زۆر باش نییە دکتۆر. هیوادارم ئەمە و شارە وابزانم ئەبێتە پاڵپشیە گوتەوە. لەسەر قسەکانی تۆ هەردی لەو ماوەی پێشوە لە بەرنامەیە کتێبەتیە لەگەڵ دکتۆر موسەنامین گفتوگویەکی چونتان دروست ئەبێت دەربارەی زمانی عەرەبی بەڕێستان دەڵێ من لە پەرلەمانی عێراق بە زمانی کوردی قسە دەکەم. دکتۆر موسەناش دەڵێ لە پەرلەمانی عێراق مەگەر بەس بە زمانی کوردی گۆرانی بڵێت. جا بابەتەکە پرسیارەکان بە چەند پرسیارێک لە ڕاستیە ئێمە زۆر دژیەوەی ئەم پرسیارە بە ئاراستەیەکی ترا ببرێ چونکە بابەتەکە بۆ ئێمە زۆر لەوە گەورەترە ڕەنگە کۆمەڵێک کەس هەبن بۆ ئاراستەیە ببرێ کە بۆ چوونە ناو پەرلەمانی عێراق و بە کوردی قسەکردن پێوەستە بەوەی کە تۆ بە عەرەبی قسە ئەکەی یان نا ئەتوانی بە عەرەبی قسە بکەی یاخود نا. بۆ خەڵکی عاقڵ بۆ خەڵکی ڕۆشنبیر ئەمە ڕوونە کە هەموو کەسێک دەتوانێت فێری هەر زمانێکی تر بێ کە بیەوێت.